ئێرە گوندی قارەمانە لە نزیک قەزای قەرەداغ. لێرە پیاوێک سەرمایەی ژیانی دەخاتە ژێر دەستی کەسێکی ئەزدی کە ماوەی 5 ساڵە لەو گوندە شوان بووە و خاوەنی دوو ژن و چەندین مناڵە. لە درنگانێکی شەو ئەو شوانە بە مەڕ و ماڵاتەوە بێسەر و شوێن دەبێت کە بە پێی زانیاریەکان هەرێمی کوردستانی بەرەو سووریا جێهێشتووە. حاجی عوسمان تەنها لەوە پەشیمانە 2 ساڵ متمانەی تەواوی بەو شوانە هەبووە و لە ماوەی 2 مانگی ڕابردوودا مۆڵەتی ئەوەی پێداوە 90 سەرمەڕیان بفرۆشێت، بەڵام شوانەکە و دەرفەتەی لەدەست نەداوە و لە دوای فرۆشتنیان لە درەنگانێکی شەودا 115 سەری تریان لەرزان فرۆش دەکات و بە پارەی فرۆشراوی 200 سەرمەڕەوە پێسەر و شوێن دەبێت. من زیاتر لە 250 سەر حیوانم هەبووە لە مەڕ و لە بزن، بەڵام زیاتر مەڕ. 2 مانگ لەمە پێش پێم وتم ئەوەی کە زانی پیر بووە و لەگەڵ بەرخانە بۆم فرۆشە، دیارە ئیجازەی 90 سەرمایە کە بیفرۆشێت لە بەرخی و لە مەڕی پیر. ئەوەی بۆ فرۆشتم، بەڵام وتم هەر کاتێ پارەکە بوو بە دەوری 20 میلیۆن 15 میلیۆن بەڵام 20 میلیۆنم بۆ تەواوکە بۆم بێنە پێش جەژن بڕیاریە باشە. ئەمەشی کەما بۆ وتم با بمێنێتەوە لە بەری کە تۆ مناڵی هەیە و خێزانی هەیە بۆ ساڵی ئایندە حساب و لەگەڵاکەم. دیارە ئێستا ئەوەی کە فرۆشێتی پارەی ناوە بۆ من، هیچ پارێکی ناوە بۆ من لە پاش ئەوەی کە پارەی ئەوانەی خواردەوە وەری گرتووە 130 سەرمەڕی ترم هەبووە کە 115یانم دۆزیوەتەوە لە ژاڵەی خوار و توانیمە بە یارمەتی پۆلیسی قەرەداغ سپاسیانەکەین و ئاسایشی قەرەداغ وە خزمانی خۆم دەستگرمەوە بەسەر 115 سەری لەسەر ئەم پیاوە ئەو نەزانم شنگاریە دەبان یەزیدیە، کۆمەڵی خێزان و عایلەی زۆری لەگەڵا هەیە، هەروەها کۆپی تەسکەرەکەشیم لایە و کۆدی ئاسایشیشم لایە دۆزیمەتەوە ئەم بەیانیە. ئەو معلوماتانم هەیە کە ناوی مناڵەکانیشیم لایە، ناوی خێزانەکەشیم لایە، بەڵام پێم خۆشە بە زووتنی کات بەڕاستی سەوراخێکی ئەم کابرایم بۆ بکەن تا لە حدودی کوردستان دەرنەچووە، چونکە دەرچوو بڕۆ ناکەم گەڕێتەوە. لە دوای ئاگادارکردنەوەی پۆلیس و ئاسایشی ناوچەکە 115 سەرمەڕ لە نزیک سلێمانی دەدۆزرێنەوە کە شوانەکە بە کەسێکی تری ئەرزان فرۆش کردووە. ئێستا وێنەی شوانەکە وەک تۆمەتباری سەرەکی دراوەتە بازگەکان لە زاخۆوە چاخانەقین. وتەبێژی یاریدەدەری پۆلیسی قەزا و ناحیەکانی سلێمانیش دەڵێت بە پێی مادەی 453 4 کەس دەستگیر کراون و بە پێی زانیاریەکانی ئەویش تۆمەتباری سەرەکی کە شوانی مەڕ و ماڵاتەکەیە خەڵکی شنگالە و هەرێمی کوردستانی بەرەو وڵاتی سووریا جێهێشتووە. ئەم شەو 150 سەرمەڕیان لاڵەی خوارو دۆزراوەتەوە بە دەست 4 کەسەوە بوو. 4 کەسەکە گیراون، بەڵام کەسی یەکەم کە شوان بۆ خەڵکی یەزیدی و شنگالۆوانە بووە هەڵاتوو دەستگیر نەکراوە، بەس 4 کەسەکە بە مادەی 453 دەستگیر کراوە. 300 سەرمەڕ حیوان بۆ 150یان دۆزیەوە 150 ماوە. زانیاریمانەیە کەم کەسە ئێستا لە سلێمانیان نەماوە هەڵهەوە بەرەو سووریا ئەوانە ڕۆشتووە، بەڵام ئەو 4 کەسی کە 150 سەرمەڕەکەیان گرتووە کڕیوە 150 سەرمەڕەکە دەستی بەسەر ئاژیراوە. ئێستا لەلایەن بکەوە پارێزراوە 4 کەسەکەش بە پێی مادەی 453 بە پێی بڕیاری بەڕێز دادوەری لە کۆڵینەوەی سلێمانی بەندکراوە. تۆمەتباری سەرەکی ئەگەری هەیە هەرێمی کوردستانی جێهێشت بێ؟ بەڵێ زانیاریەکە بە جێهێشت بێت. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا تۆمارکردنی حاڵەتەکانی دزی هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی و گیرفان بەتاڵی تاوانباران دەگەڕایەوە، بەڵام ئەو حاڵەتانش هەن کە تاوانبار بەهۆی تموعی دنیا و قوڵی گیرفانیەوە پەنا بۆ دزیکردن دەبات کە لەسەر ئەم جۆرەیان ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان سەختتر دەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قارەمان، قەزای قەرەداغ.